تەسبیح کەلتور و دابوونەریتی بابوو باپیرانی ئێمەیە کە بە ئێمە بەجێماوە. لا لبستي كم ثلاثة ولا 20 مليون ساولي إيرا قاوخاني كاغرحمان قاوخاني أنتيكي كاغرحمان كان لقديم واري إيرا بو تقريبا 6 صالة له بازار دا وشغلي كردوته بو جماعتها زور جماعات جدين أو باغيا أو دلن وانكي دريا ديت دريا غير خلقي بو كان شارعي دورو بردي حتى شارع دورو كان جدين تاران ديت كرماشان دي همدان دي قزوين دي أكثر شارع كان دين توريز دي رزاية دي ئەوە شغڵی باب و باپیرانی ئێمەیە کە ڕێگاکەیمان ئیدامەداوە و کە لەگەڵی هەر بەهینی ئەوانە هاتوونێتە پێشەوە. ئێمەوە لاندێنین بە ئەندازە دەنکە دەنکاوە دەیڕینەوە. مەرحەلەی دیکەمان تیکەکردنە. ئێستا مەرحەلەی کوونکردنی دەکەین ئەلان دەیبینن ئەم دنکەچکولانی کە بەیەکەوە بە ئیسلاح لە بەند کراون چەند کەڵک و فایدەی هەیەەوە لە چەند بوارەوە چاوی لێکرێ بەشێکیان بواری دینی و مەسەبیە کە تەسبیحاتی پێ ئەنجامەدرێ زکری پێ دەکەن بەشێکی باری فەرهەنگ و کەلتور و دابوونەریتی بابوو باپیرانی ئێمەیە کە بە ئێمە بەجێماوە لەم کوردەواری خۆمانە هەروەها ئاسەوارێکی ئابووری و اقتصادیشی هەیە کە بەشێ زۆر لە خەڵک بەشێک معاملەی پێەکەن. لەڕێی تەزوێ فرۆشیەوە نانی ڕۆژانم دەردێنم و بای 10 ملیۆنە و 8 ملیۆنە 7 ملیۆنە و 5 ملیۆنە و 3 ملیۆنە هەموو جوری تایە تا 500,000 تایە 250 تایە. باشترین نوعی تەسبیحەکانێمە یەکی کە کارەبایە کارەبای کۆنی ئەڵمانە لەگەڵ زەردووی و شتایی کۆن زەردووی گرانە زەردووی بە گرێمە گرێمی تا هەیە 600,000 700,000 تا 500,000 شەیە. جوانەکان زیاتر شتی بە ڕۆژ و شتی جەدید و شتی تازەیان دەوێت. بەوان شتی کۆن زۆر ناناسن یا شتێکی کە زەرق و بەرقی بێ و تۆزێک لە چاو بدا و شتێکی ئاوە لەو جنسە جەدیدانە سندلوسی جەدید کارەبای جەدید تەزبیحی قەزوان دەبنەوە معمولاً لەسەر کاوە پاتۆڵ بۆ شایی ئەوانەیان پێ جوانترە تا و شتی کۆن و شتی قەدیم. دەنکە بە دەنکە بە کۆنی ئەندازە دەگرین کە تەسەبەکە بە قەریەکی لێ دەربێ هەموو. تراشی ئەنواعی مودێلمان هەیە تراشی ئەمڕۆکەی ئێمە هێلکەیە. زادين سر جوانكاري ئەویش چەند مەرحەلەی هەیە بە سومبادی زبر لێ دەدەین. تەسبیح ئەتوانێ نەوعێک ئەو چەرخەی ئەفکارە قەتەکە و نەوعی باعسی قەتعی
ئەفکاری منفی ببێت عملاً دەرگیری دەست و ئازا و حتا هەماهەنگی چاو لەسەر ئەم تەسبیحە ئەنجامەدرێ و ئەم هەماهەنگیە نەوەیەک بەرگەشتە بۆی کە بتوانین سیستمی ئەفکار کۆنتڕۆڵکەین. تحریکی گوێش هەیە و دەنگیان هەیە ئەم تەسبیحانە حتا بازێ لە تەسبیحەکان بۆنیشیان هەیە و ئەو بۆنە خۆشەیشیان حسێکی خۆش بە ئەفراد منتەقلەکە. ئەو مەرحەلەیە دێنە سەر پۆلیشکاری. نوعی کەشمان هەیە کە ئەسڵان ڕەنگێکی تێدا نییە کە ئەوانە شەپیان دەڵێن ئاپ حەیات ماول حەیاتیان پێ دەڵێن ئەوەی یەک ناڕەنگێتی.